باسکردنی تۆپی پێ بە تایبەتی گەیم بابەتێکی هەستیارە چونکە گەیمەرێکی سەرسەختی هەیە و ڕازی نابن بە خراپە باز لە یاریەکە بکرێت. بەڵام فیفا 18 ئەو یاریە نەبوو کە زۆرینەی گەیمەرانی فیفا چاوەڕوانیان دەکرد. زۆر کەس بە یاریەکە قایل بوون، بەڵام گەیمەرە سەرسەختەکانی فیفا کە لە کوردستان ژمارەیان زۆرە چاوەڕوانێکی زیاتریان لە فیفا 18 هەبووە. هەموو ساڵێک EA بە وتەی خۆیان فیفایەکی نوێ بڵاو دەکەنەوە، بەڵام هەر هەمان یاریە هەندێک گۆڕانکاری بچووک لە یاریەکە دەکرێت. ئەم جۆرە گۆڕانکاریانەش دەتوانێت لە ڕێگەی ئەپدەیتەوە بکرێت. سەرجەم یاریەکانی دیکە لە ڕێگەی ئەپدەیتەوە ئەم گۆڕانکاری دەکەن نەوەکو یاریەکی دیکەی $60 هەموو ساڵێک بڵاو بکەنەوە. زۆر گەیمەر کێشیان لەگەڵ کۆنێکشنی سەرڤەری EA هەبووە. خۆت ئامادە کردووە و یاریەکی ئۆنلاینی ئەڵتیمەیتت هەیە، لە ناکاو سەرڤەری EA دیسکۆنێکتت دەکات. تاکە کەسیش لۆمە بکرێت تەنیا EA چونکە سێڤەرەکە هی ئەوانە و کەسی دیکە نییە. کێشەیەکی دیکەش سکریپت بوونی یاریەکان، گەر یەکەم جارت بێ و یانیش سەدەم جارت بێ فیفا 18 بکەی هەست بەوە ناکەی کە یاریەکە سکریپتە و سیناریۆ کراوە. بەڵام گەیمەرە توند و شارەزا و پرۆفشناڵەکان ئەمە دەزانن. تەنانەت هەیە دەڵێ لە دەخولەکی یەکەم دەتوانێت پێشبینی تەواوی یاریەکە بکە چونکە یاریەکە سکریپتە. کێشەیەکی دیکەی یاریەکە پینگ پۆنگە کە ئەوە هەر سکریپتە. یاریزانەکە تۆپەکە دەگرێتە خۆی و پاساتێک دەکا ئەستامە تۆپی لێوەر بگیرێ. ئەمە لەبەر ئەوە نییە کە یاریزانێکی لێ هاتووە بۆیە، بەڵکو لە سکریپتی یاریەکە دەزانێت سیناریۆ یاریکردن چۆنە. ئەمەش زۆر گەیمەری تووڕە کردووە و بێزار کردووە. گەورەترین کێشەش هەبوونی لاگە لە یاریەکە. هەندێک کات تاوانی کەس نییە هێڵ ئینتەرنێت خاوە یاریەکە لاگ دەکا واتە خاو دەبێتەوە، بەڵام زۆرینەی کات سێڤەری یاریەکەیە خاوە و بەباشی کار ناکە. لەگەڵ ئەوەش فیفا 18 یاریێکی زۆر خراپ نییە، بەڵام شێوازی یاریکردنەکەی بە شێوەیەکی زۆر سەیر گۆڕدراوە لە چاو فیفا 17. یاریەکە وا لە گەیمەر دەکات لە زیاتی ئەوەی بە ماندووبوونی خۆی لە ئەڵتیمێت یاریزانی ئایکۆنی و ناودار بەدەست بێنێ. هەندێک گەیمەری دەوڵەماند بە پارە لە یاریەکە یاریزانی نایاب دەکڕن، ئەمەش نادات پەروەریە بۆ زۆر کەس. دەتوانیت بە ئەزمموی خۆت یاریزانی نایاب بکڕی، بەڵام زۆرت پێدەچێت هەندێک کەسیش بە پارە دەیاکڕن. داوا دەکرێت سیستەمی پارەدان لە نێو یاریەکە نەمێنێت چونکە قومارێکی ئۆنلاینە. چاوەڕێ دەکرێت فیفا 19 لە پاییزی ئەم ساڵ و مانجی 9 بڵاو بکرێتەوە، بەڵام پێشبینی دەکرێت بۆ Xbox 360 و PlayStation 3 بەردەست نەبێت چونکە یاریەکە بە ئینجینی فۆرس بایت کار دەکات. ئەو دوو کۆنسۆڵە کۆنەش پاڵپشتی لەم ئینجنە ناکەن. یاریەکە گۆڕانکاری گەورە لەسەر شێوازی یاریزانەکان دەکات چونکە گلەی گازاندەیەکی زۆر لە فیفا 18 لەسەر ئەم بابەتە کراوە. هەروەها پێشبینی دەکرێت کۆتا جار بێ مۆدی جۆرنی واتە چیرۆکی هەنتەر لە فیفا دابنرێ. فیفا 19 لە پاییزی ئەم ساڵ بۆ PlayStation 4 و Xbox One و PC بەردەست دەبێت.